خۆشەویستان بۆچی لەم ڕۆژەدا خەڵکی دەکوژێت، دایک و باوکێتی، مناڵێتی، خوشک و برایەتی، مامەیەتی، خاڵۆیەتی، زاوایەتی، خەزوورێتی، خێزانێتی، مێردێتی، دراوسەیەتی، ئامۆزایەتی، پورزایەتی. بۆچی ئەم کارە ساتانە دووبارە دەبێتەوە؟ لەبەر ئەوەی بەداخەوە هەندێک لە بەتەمەنەکانمان سەر و ڕیش سپێکانمان تێگەیشتوو نین. ئەوانە کە دەڵێم تێگەیشتوو نین هەمووی ناڵێم، چونکە ئەڵێ گەورە ئاوە ڕژێنێ بچووک پێی تێخشێنێ. ئەگەر پیاوە بەتەمەنەکانمان ڕیش سپێکانمان ئەگەر تێگەشتوو بن، ژیر بن، مناڵەکانیان لەسەر توندڕەوی پەروەردە نەکەن، بە ئیزنی خوا کەمتر دەبێتەوە. دەبینیت ئەڵێ ڕۆڵە غەڵەت لە کەس قبول نەکەی، ئەوەی زلەیەکی لێدا یەک فیشەک بنێ ناو چاویەوە. زۆرمان بینی بەرخی نێر بۆ سەر بڕینە، کوڕەکانم داناوە بۆ کوشتن. ئەگەر ئەمە باوکی ئێمە بێ و باپیری ئێمە و مامۆ خاڵۆی ئێمە بێ، ئەگەر خوا ڕەحمە لێ نەکا بێگومان پیا کوش دەرەچین. بەرخی نێر بۆ سەر بڕینە. مام حاجیگیان، خاڵۆگیان، مامەگیان، کوڕەکەی تۆ مرۆڤە، ئاژەڵ نییە، بەرخ نییە، مرۆڤە، مرۆڤ بۆ سەربڕین نییە. خوا بۆ دروستی نەکردووە سەر زەوی بیدەی بەکوشت. بۆیە ئەگەر بە تەمەنەکانمان ژینانە بیر بکەنەوە، ڕۆڵێکیان خۆتان لە بەڵا لادەن، ڕۆژێکە خراپە، خەڵ خراپە، هەندێک جار خۆت بدە لە جێلی، ئەگەر لەگەڵ تۆشیان بووە گوێت لێ بێ کە گوێت لێ نەبووە. ئەگەر ئەوە مناڵەکانمان پەروەردەکەین، بەڕاستی مناڵەکانمان ئەگەر بەیانی شتێکی شکەن ئێمە تاوانبار نابین. بەڵام ئەگەر بڵین غەڵەت لە کەس قبول نەکەی، ئەوەی پای لاردانە بیکوژە، ئێجاری وایە گەنجەکەیش حەماسەت ئەگرێ هەرزەکارە، ئەڵێ باوکم وایوت تەواو، مادەم مامۆ خاڵۆم ئاوا دەڵێن تەواو. بەڵام ئەمە مامۆ خاڵۆن ئێمە دوژمنە، ئەمە باوک ئاوا پەروەردە نابێ مناڵ پەروەردە بکات. بۆیە ئەگەر بە تەمەنەکانمان زۆر جار ئەمە دەیەها جار لەسەر میبەرەوە ڕجاوت کاتان لێ دەکەم کێشە بۆ مناڵەکانتان دروست مەکەن. مناڵەکانتان مەدەن بە کوشت. وەڵڵاهی خەڵکی وا هەبووە وتوێتی ئەچم دووسێ زەلام بکوشم لەسەر شوێنی عەرزەکە بای ملیۆنێکیش نییە، ملیۆنێک نییە. ئەی باشە بیرێ ناکەیتەوە مام حاجیگیان، خاڵۆگیان، بۆچی ئەم کارە دەکەی؟ لەسەر خۆ بە ڕۆڵێکیان بە حەقمان بخورێ لەو باشترە بچین بەیانی دەستی خەڵکی ماچکەین. مناڵەکەت پەروەردەکە، فێری توندڕەوی مەکە، فێری ئەوە مەکە خەڵکی بکوژێ. دوو لەو ڕێبەڕێستان چەندەها کەس بیستوتانە لە بەتەمەنەکان. ڕۆڵە ئەگەر فڵان کەس نەکوژی حاشا تۆ مناڵی من نیت. ئەزانێ قسە یعنی چی مام حاجی؟ ئەگەر بیرێ لەم قسەی بکەیت ئەزانێ معنای چییە؟ تۆ کوڕی من نیت، کەواتە دایکت خراپەی کردووە، خێزانەکەی تۆ خراپەی کردووە. پەنا بەخوای گەورە تۆ بوختیانێکی گەورە بۆ خێزانەکەشت دەکەی کە ئەم مناڵە لە پیاوێکی ترە. ئەگەرە دەمی خۆت بێ، ئەوە یەکێکە لە تاوانەکان کە ئینسان بۆ جەهەنم دەبات. خوای گەورە لە قورئانە دەفەرمێ ئەو کەسانەی تۆمەتی زینا ئەدەنە پاڵ ژنی داوێن پاک، خوا لە دنیا و قیامەت لعنەتیان لێیەکە. لعنوا في الدنيا والآخرة. وڵا تۆ کوڕی من نیت ئەگەر خەڵکی نەکوژی، بە هەر کوڕی تۆ نەبێت. چۆن کوڕی تۆ نییە؟ لە خوا بترسە. مام حاجی ئەوە مناڵ پەروەردە مەکە، بوختیان بۆ مناڵ مەکە و بۆ دایکی مناڵیش مەکە. جا بۆ یەکی لە هۆکارەکان ئەوەی بەداخەوە بە تەمەنەکانمان هەندێکیان تێگەیشتوونی لەم بارەدا، هەندێکیشیان تایە ماشەڵڵا ئەوەندە عاقڵن دەڵێ ڕۆڵێکیان خۆتان لە بەڵا لادەن، بە حەقمان بخورێ بەس دوژمندار نەبین. ئەو ئینسانی عاقڵ و تێگەشتوو ئەوەیە.